سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن باشن هیوادارم هەمیشە باش بن مناڵەکان وەکو بەڵێنم پێیا بوون ئێمە مناڵانی کوردستان بەسەرەکەینەوە لە هەر شوێنەکە بن بۆ ئەمڕۆژ بەرنامەیەکی زۆر جیاوازمانەیە ئەمڕۆ ئێمە هاتووینەتە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری سنەی عزیزین لەبەرەوەی ئێرەش مناڵی کوردی عزیزی لێیە ئێمەش بەڵێنمان ناوە مناڵان لە هەر شوێنێک بن ئێمە سەردانیانەکەین ئەمڕۆ هاتووینەتە ئەم شوێنە خۆشە کە شوێنی یاریکردنە و ژمارەیەک مناڵی باشی لێە لەگەڵمان بابیان دوێنین و هەنێک گفتوگویان لەگەڵا بکەین فەرموون سلام خۆشی خاسی ناوچەس ئارتا یعنی چی؟ یعنی پاک یعنی پاک ناوێکی زۆر خۆشە ئافەرین ئارتا من ناوم چەس زیتەڵا منە بینیوە لەکوێ؟ لە شەبەکەی کورد ئەو بەڕاستە یعنی منە ناسی زۆر باش ئارتا لە مەدرسەی دەبستان ئافەرین لە کلاسی چەندی؟ کلاسی 4 ئافەرین زۆر باشە حەزی لە مەدرسەیە؟ زۆریان کەم بۆچی؟ بەرایە بۆ ئاموزش قەشەڵی وایەن دەرس فێر بووین باشە ئارتا حەزەکەی کە گەورە بووی گەورە ببی بەچی؟ بازیگەر بۆچی؟ لەم عەلاقەی زۆری بەس ئێدە باشە کە گەورە بووی بە بازیگەر من و تۆ بەیەکەوە فیلمێک دەرەکەین باشە؟ ئافەرین هەربژی باشە پرسیارێکی لێکەم ئارتا وەختێکی بۆ مەدرسە بە خیابانە ئەڕۆیان بەسەر پیادەڕەوە بۆچی؟ بۆ ئەمنیەت بیشتر خۆم ئافەرین زۆر باشە کەواتە بە مناڵان بڵێ پێویستە کە ڕۆیشن بۆ قوتابخانە بەسەر خیابانە نەڕۆن بە پیادە بڕۆن باشە؟ ئافەرین هەربژی ئارتا دەست خۆش خواحافیز زۆر سپاس خواحافیز سڵام خاسی ناوت چەس؟ کارە یعنی چی؟ یعنی تەوانا تۆ ئازاتریا من تۆ بە تواناتریا من هەردووکمان ئافەرین باشە تۆ لە مەدرسەی؟
سار لە سەفی چەنی؟ شوار لە سەفی چواری. ئەی باشی لە مەدرسە خۆشە؟ خۆش بۆچی؟ زۆر خۆش حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ بازیگەر بازیگەر؟ بۆ ئێوە مناڵەکەی هاوڕێی تریشی حەزیە کرد بە بازیگەر. ئەی من ببم بەچی؟ حەزەکەی من ببم بە مامۆسا؟ ئەی ببم بەچی؟ بە بازیگەر بە بەیەک و بازیگەر لەو فیلمەکانە بەڕاستە؟ ئەو مناڵە جواناڵێ حەزەکەم ببی بە بازیگەر واتە بیبی بە ئاکتەر بۆی بەیەکەوە فلم دەکەی. بەڕاستی ئافرین تۆ مناڵێکی زۆر ژیری. باشە پرسیارێکی لێکەم. وەختێکە بەڕێگایە ئەڕۆی پیادە ئەڕۆی بە هێواشی ئەڕۆی یان بە سەریعی؟ هێواش بۆچی؟ ئەوە ممکنە ئەگەر دەچیت کەفی ئەگەر دەرچیە کەفی زۆر باشە. ئەگەر یەکێکە بینی بە خێرایی بەلاتا ڕۆی چی پیاڵێ؟ ئەژم ئەچم وڵای ئەژم دەرمەچوو هەم ممکنە خۆت کەفی هەم بە دیگران ئاسیت بگەین. ئەفەرین زۆر باشە. کەواتە کاتێک کە ئێمە بەڕێگایە ڕۆی نابێ بە خێرایی بڕۆین وایە لەبەرەوەی ئەکەفین دوای قاچمان عەزیەتێ بێ دەستمان عەزیەتێ بێ سەریشمان نەشکێ وایە؟ ئافەرین. باشە شعرێکم بۆڵێ؟ شعرێکم بۆ بێژە یان جووکێکم بۆ بێژە شتێک دەی دانێ بەرنامەکەی ئەسفالتەکە ئەسفالتە بێنێتە و دەسەناژیشی لێە. ئەفەرین دەست خۆش هەر بژی زۆر سوپاس بۆ تۆ. باشە حەزەکەی بین بە ڕەفیق؟ زۆر باشە بڵێ سەیرێکی کامێرەکەکە دەی سەیری دووربینەکەکە بڵێ زیتەڵا بەخێر بێ بۆ سنە. تەڵا بەخێر بێ بۆ سنە. زۆر سوپاس هاوڕێکەم. وەحەفیز بەلەگەڵ. سڵام زیتەڵا ناسی؟ خۆشبی ئەو تۆم نەناسی؟ ئەرێ یەکێم نەناسی؟ من لەناو شەبەکەی کۆرساتە تۆندیکە. بەڕاستیتە؟ ئەوڵێ من تۆم لە تەلەڤیزۆنی کورساتا بینیوە. مناڵەکانی هاوڕێم زۆر خۆشەوێ. چۆنی هاوڕێکە؟ باشی؟ خۆشبی من خۆشم. ناوت چییە؟ ئایلیگیان. ئایلیگیان ئایکە خۆش ئەو ناوە. ئایلی باشە لە مەدرسەی؟ لە مەدرسەی سەداقەت. ئەی لە کلاسی چەنی؟ ئەچم بۆ دوو. ئافەرین هەر بژی. ئەوە یاری چیەکەی وازی چیەکەی؟ شکاریانەکەی؟ بەڕاستی شکاریانەکەی یان بەوازی؟ بەوازی. ئەی بەڕاستی حەزت لە شکارە؟ من بازیەکەی حەز دەکەم. ئێنا شکار بۆ حیوانات فرەخراوە. من حەز ناکەم حیوانەکان شکار بکەن. ئافەرین هەر بژی. ئەدی یەک چەپڵەی قایم بۆ خۆ لێ بە. ئافەرین تۆ مناڵێکی زۆر عاقڵی. وەرە پێشەوە دوور مەکەوەرەوە. باشە ئەزانی گۆرانیەکەم بۆ بڵێ یان شعرێک؟ ئەرێ ئەزانی گۆرانی بێت. ئادەی ئەی کۆرۆنا دەچەت گەرەکە ئایم ڕاشوڕوتەی جەنگ مارەکە کی دروستی کرد ماڵاوکی وێران باشە لە چینە چۆن گەیشتێنان چینە بووچە ئەگەیتە قۆم وا ئەتەقیتەوە وەک موشەک و بۆم زندگی ئێمە هەر خۆی کۆرۆناس بەڵاوەرێ دەچەپ و دەڕاست ڕۆژێ لاخواوە ڕۆژێ زودلا لەکوێوە هاتی ئاوا ماجرا هەر ڕۆژێ دولار بارۆ هەڕۆژێ دولار بانە خوارە کات و دڵەکەمان سێڕاژانەکە دەردی بێفەڵی تەحریم گرانی هەرتوماکەم بوو هاتی تەبانە گشتی دەبانم گشتە دەردا بۆ گیانم خەڵکەی هەناسە سەردا ئەم خەڵکە ژارانی مەکی پرسیە ئەو دوای بێکارە نەماسکبانە سوندەژ لە بۆ دەست چین دروستی کرد خەتای ئێمە چەست بڕۆرە بۆ چین بۆ لێ قەومەکان سەر و لە شێویا هاتی بۆ ئێران ئێمە بە بێتۆ ئالوودەی دەردین عشقمان ناومید هەر کاتێ مردین ئۆنەتەکان وشەکان نەگرین تۆش هەر نابی خۆمان هەرە بگرین. ئافەرین یەک چەپڵی قایم بۆ خۆت لێ بە. هەر بژی باشە و شعرە خۆشە لە کیەوە فێر بووی؟ خۆمان دروستمان کرد. لە مەدرسە؟ هەر زۆر باشە. باشە تۆ حەزت لە مەدرسەیە؟ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ حەزەکەم بووەمە بازیگەر. تۆش حەزەکەی بی بە بازیگەر؟ زۆر باشە هەر بژی هاوڕێکەم. یاریەکەی خۆ بکە دەی دەستکەرەوە بە یاری. زۆر سوپاس خواحافیز.
ئەو تۆ من چۆن نەناسی؟ من تۆم لە شەبەکەی کورتساتا دیگە. بەڕاستیتە؟ ئەرێ. منە خۆشەوێ؟ فرا. منیش تۆ فرە خۆشەوێ. حەزەکەی بین بە ڕەفیق؟ ئەرێ. ئێدە باشە زایی چی بکە هەموو ڕۆژێ سەعات 5 ئێوارە تا 6 سەیری شەبەکەی کورساتکە باشە؟ باش. ئەفەری باشە تۆ ناوت چییە؟ کارێن. کارێن یانی چی؟ کارێن قەبلەن کوڕە کاوای ئاهەنگەر بووگە. ڕاستە؟ ئەرێ. مناڵە ئازیزەکان ئەڵێ کارێن پێشتر کوڕی کاوەی ئاسنگەر بووە واتە کوڕی کاوەی ئاسنگەر بووە هەمومان کاوەی ئاسنگەر ئەناسین ئەو کەسەی کە سەری سوحاکی بە چەقوشپاک کردەوە کارن باشە لە مەدرسەی ئەرێ لە سەفی چەندی؟ چوار. لە چوار ئەی تۆ حەزی لە مەدرسەیە؟ فرا. باشە حەزەکەی کە مەدرسە و تەواو کرد ببی بەچی؟ حەزەکەم من بە دکتۆر جەراحی. دکتۆر جەراحی زۆر باشە کەواتە ئەگەر من نەخۆش کەوتم بێم بۆ لاو چارەسەر مەکەی؟ خوا نەکە. زۆر سپاس دەکەم زۆر سپاس کارنەوە خەریکی چی بوو ئێستا؟ یاری ڕاو. ڕاو باشە تۆ ڕاو حەزت لە ڕاوکردنە؟ بە وەخەی نا. ئەی حەز ناکەم. بۆ؟ چۆن حیوانەکان گوناحیانن ئەوانش حەق زیندگیکردنیانەس. ڕاستەکەی ئافرین نابێ ئەوان بکوژین لەبەرەوەی ئەوانیش گیان لەبەرن مافی ژیانیانەیە ئەوانیش وەکو ئێمە ئەژین وایە؟ زۆر باشە بەڵام بەوازی بیکە باشە؟ ئەفەرین باشە کارن با پرسیارێکی لێ بکەم وەختێ ترافلایت سوور بوو چراغ قرمزی سوور بوو هی پیادە تۆ ئەبێ بپەڕیتەوە؟ بۆچی؟ چۆن ماشینان لێمان. ماشین لێمانەدا ئەیە بێت چی بکەین کەی بپەڕینەوە؟ وەختێ ئەو ئاپیادە بووە سەوت. ئافرین زۆر باشە ئەدی چەپڵێکی قایم بۆ خۆت لێبە؟ قایمتر هەر بژی ئافرین زۆر دڵخۆش و بەناسینەکار من هیوادارم مناڵانی وەکو تۆ هەمیشە هەبن بەردەوامی لە خوێندن باشە؟ بەردەوامی لە مەدرسە کە گەورە بووی ببە بە پزیشکی جەراحی باشە؟ زۆر سپاسکارن خوا حەفیز خوا لەگەڵ هاوڕێکم خوا لەگەڵ ناوت چەس؟ شایان لە مەدرسەی؟ کەم ساڵتر. باشە حەزت لە مەدرسەیە؟ بۆچی؟ چۆن ڕەفیق بەیاکەی. ئەی حەزەکەی کە گەورە بووی خوێندنە تەواو کرد ببی بەچی؟ حەزەکەم بە دکتۆر. دکتۆر بۆچی؟ دکتۆر قەلب. دکتۆری قەلب بۆچی حەزەکەی ببی بە دکتۆر؟ مردم کۆمەڵ. ئافرین شایان ئەی باشە وەختێکە لەگەڵ خێزانەکە تاچی بۆ بازار بە پیادە ڕۆی یا بە خیابانە؟ بە پیادە ڕۆ. بۆ؟ چۆن ماشین بە سرعەتەوە تێئفتوە. ئافرین ماشین بە خێراییە بۆ ئەوەی لێمانەیە باشە ئەی مناڵانی تر پێویستە بە خیابان ئابرۆنیا بە پیادە؟ بە پیادە ڕۆ. ئافرین یەک چەپڵی بەهێز بۆ خۆ لێبە دەی قایمتر ئافرین هەر بژی شایانجان زۆر سپاس خوا حەفیز سڵام خاسی خۆشبی. ناوت چەس؟ دیلە یعنی چی؟ گەنم ئافرین تۆ هەتای ناوەکەی خۆتەزانی وایە؟ دیلە لە مەدرسەی؟ ئەرێ. لە سەفی چەندی؟ لە کلاسی چەندی؟ دوو. لە دوو ئافرین زۆر باشە ئەی مەدرسە خۆشە؟ ئەرێ. فرە خۆشەیە خۆشە؟ فرە خۆشە. باشە بۆچی حەزت لە مەدرسەیە؟ چونکە مناڵ فرەیەتیا ڕەفیقی شەس. بەڕاستی ئەی باشە حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ معلم بۆچی؟ چونکە مناڵ فێرەکەم. ئافرین زۆر باشە حەزی لێ ببێ بە معلم لەبەرەوەی مناڵ فێرەکە هاوڕێیان ئافرین زۆر باشە باشە پرسیارێکی لێەکەم وەختێک کە سواری ماشین بووی ئەبێ لەکوێ دانیشیت و چی بکەیت؟ لە پشتەدانیشم ئاقل. ئافرین لە پشتەوە باشە بۆچی ئەبێ لە پشتەوە دانیشی؟ چونکە ئەمێتی فرەترە. ئافرین باشە کە لە ماشین دانیشین ئەبێ شتێکی تر بکەین بزان مەزانی چییە؟ کەمەربەند بۆ. ئافرین کەمەربەند مناڵەکان کەمەربەند واتە پشتێنی سەلامەتی واتە قایشی سەلامەتی باشە ئافرین لەبەرەوەی ئەو کاتە ئەگەر خوا نەخواسە تووشی پێکدادانیش بین ئێمە هیچ زیانێکمان پێ ناگا وایە؟ ئەفرین یەک چەپڵێک قایم بۆ خۆ لێبە ئافرین باشە حەزەکەی من ببم بە هاوڕێی تۆ؟ حەزەکەی ببین بە ڕەفیق؟
باشە پێ خۆشە زیتەڵا تۆ بۆ سنە؟ دە باشە سێرێکی کامێرەکە بکە سێرێکی دووربینەکە بکە بڵێ زیتەڵا بەخێر بێ بۆ سنە زیتەڵا بەخێر بێ بۆ سنە زۆر سپاس هاوڕێکم زۆر دڵخۆشم بەناسینە سپاس بۆ تۆ وەحەفیز وا لەگەڵ سڵام خاسی قاسم خۆش سڵامەتی قاسم قاسی ناوت چەس؟ ئەرشیا ئەی من ناوم چەس؟ زیتەڵا زیتەڵا ئەناسی تۆ؟ ئەرێ منە خۆشەوێ؟ فرا منیش فرە تۆم خۆشەوێ مناڵ ئازیزەکان فرێ یعنی زۆر ئەمە هاوڕێ ئازیزە مەڵە فرێ تۆم خۆشەوێ منیش فرێمانم خۆشەوێ من مناڵانی کوردم هەمووی خۆشەوێ بۆیە لار شوێنێکی کوردستان من نەچم سەردانیانەکەم و چاو پێکەوتنیان لەگەڵەکەم ناوچی هاوڕێکم ناو من ئەرشیاس ئەرشیاس ناوێکی زۆر خۆشە ناوی منیش خۆشە وایە؟ ناو توش فرا خۆشە زۆر سپاس دەکەم بەڕاستی خۆشە ناوێردتمان باشە پێ بڵێ تۆ لە مەدرسەی بەڵێ لە کلاسی چەندی؟ 5 ئەفەری زۆر باشە حەزت لە مەدرسەیە؟ ئەرێ فرا باشە حەزەکەی کە مەدرسە و تەواو کرد بی بەچی؟ دکتۆر بۆ؟ بەخاترە مسان مردم نەخۆش بێت مردم دەرمانەکە مترم نەخۆشیەکانیان لە بینەوە هەر بژی هاوڕێکە مەڵێ لەبەرەوەی ئەگەر خەڵک نەخۆش بوو چارەسەریاکەم لەبەر ئەوە ئەفەری باشە پرسیارێکی لێەکەم ئەگەر ئەو لەو حانە و بینی لەسەر خیابانەکان لەسەر شەقامەکان دانراوە ئەوانە سوودیان چییە؟ ئەوانە مسان ئەگەر ئەوانە نەبێت تر ماشینەکان مسان ناتان کۆنتترۆل خۆیانکە ناتان خۆیان کۆنتترۆلکەن تەسادفەکەن زۆر ڕاستە یا و جێرە سرعت ماشینە مسانێژە کەم بێت ئەمانە تاپگرن نییە ئیتر سرعەتیان فرەس ئێتر تەسادفەکەن ئافرین هەر بژیت هاوڕێکە مەڵێ ئەو لەوحانەی هێمایانەی هاتوچۆکە هەیە ئەگەر نەبێ ئۆتۆمبیلەکان نازانن بەرەو چه ئاراسەیەک بڕۆن ئەو کاتە تووشی ڕووداوی هاتوچۆ بن هەر بژیت زۆر سپاس بۆ تۆ هاوڕێکم تۆم نەخۆشێ وایە؟ ئەرێ فرا دە باشە ئەزایی چی بیرە نەچێ ڕۆژانە بیخەرە سەر پەخشی کەناڵی کورسات هەموو ڕۆژێ سەعات 5 هەتا 6 منەبینی باشە؟ زۆر سپاس هاوڕێکم زۆر سپاس خواحافیز سپاس بۆ تۆ خوا لەگەڵ خواحافیز سڵام تۆ چۆنی؟ من باشم ئەی تۆ خاسی؟ ئەی لەخوا بەسیابێ منیش فرە خاسم کە ئێوە بینم ناوت چییە؟ من ئیلین ناوێکی زۆر خۆشە ئیلین باشە تۆ پێ خۆشە مناتون بۆ سنە؟ بۆ ئەوە بەرنامەکانی فرەخۆش بەڕاستیتە؟ یعنی تۆ سەیری بەرنامەکانی منەکەی؟ منیش زۆرم پێ خۆشە کە مناڵانی وەکوێوە سەیری بەرنامەکە مەکەن زۆر دڵخۆشە بم بە بینینی ئێوە کە ئێوەش بینەری بەرنامەکانی منن باشە ئیلین لە مەدرسەی لە کلاسی چەندی؟ لە کلاسی 2 ئافرین ساڵێکی ترەچیتە کلاسی 3 دواترەچیتە کلاسی 4 وایە؟ باشە زۆر حەزت لە مەدرسەیە؟ هاوڕێ و زۆرە؟ چەند هاوڕێوەیە ئادی بۆم ببژێرە؟ باران ئێستا ڕۆژینە ئافرین کامیانە زۆر خۆشەوێ؟ باران ئافرین باران هاوڕێیەکی باشە وایە؟ دەبە بارانیش بڵێ سەیری کورسات کە زیتەڵەی هاوڕێمە بینی بڵێ زیتەڵە هاتبوو بۆ سنە بەڵام بەداخەوە نەماتوانیە و ببینی باشە پرسیارێکی لێکەم بۆ حەزت لە قوتابخانەیە؟ ئەفرە خۆشە ڕەفرەق فرە ماس ئەتانم دەست فێر بم باشە کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی؟ معلم زۆر باشە واتە مامۆسا باشە پرسیارێکی ترە لێکەم ئەگەر با خیابان ناویستە بپەڕیتەوە شەقامەکە قەرەباڵق بوو شڵۆق بوو داوای هاوکاری لە کێکی؟ پۆلیس بۆچی؟ بەخاتر ئەوە ئەمنیەتی فرەترە ئافرین واتە ئەو کەسانە ئەتوانن شەقامەکەمان بۆ ڕاگرن و ئەو کەسانە باشترن وایە؟ زۆر باشە ئادی سەیرێکی کامێرەکە بکە دەی بڵێ زیتەڵە زۆر دڵخۆشم بە هاتنێ بۆ سنە دەی زیتەڵە زۆر دڵخۆشم بۆ هاتن بە سنە زۆر سپاس هاوڕێکەم منیش زۆر دڵخۆشم بە بینینی مناڵانی وەکوێوە زۆر سپاس بۆ تۆ خوا لەگەڵ هاوڕێکەم خواحافیز خوا لەگەڵ سڵام
سلام چۆنی؟ هیچی باشی؟ ئەرێ خاسی؟ ئەرێ ناوت چەس؟ ئەرسام ئەرسام ئەی من ناوم چەس؟ زیتەڵا سیتەڵا ئافەری زۆر سپاس دڵخۆش بووم بە ناسینە ئەرسام تۆ لە مەدرسەی ئەرێ لە سەفی چەندی؟ چوار. لە چوار ئافەری حەزی لە مەدرسەیە؟ ئەرێ زۆریان کەم فرێیان کەم فرا فرا بۆچی حەزی لە مەدرسەیە؟ بۆەوە لێنە ئەتانتە ڕەفێق پێیاکەین ئێ. ئەتان ڕەفێق پێیاکەین ئێ. خانم معالم پێمان دەرسێژێ ئێ ئەی حەزەکەی منیش بێم لە مەدرسە لەگەڵ تو بخوێنم؟ ئەرێ زۆر ئەرێ دا باشە منیش ئیتریەم بۆ مەدرسەکەیەوە بەیەکەوە لێک کڵاسا دانیشی لێک بۆ لاوین باشە؟ باش. ئافەری ئەرسام باشە پرسیارێک ئەگەر خیابان شڵۆق بوو قەرەباڵق بوو تۆ چیەکەی یەکسەرە پەڕیتەوە یا چاوەڕێەکەی هەتا ماشین نامێنێ شاڕێکم هەتا ماشین ئافەری باشە ئەگەر ماشین هەبێت و تۆ پەڕێتەوە چی ڕوئەیە؟ هێنە تەسادف ڕوئەیە وایە؟ تەسادف. ئافەری ئەی باشە ئەگەر مناڵێکە بینی بە تەنیا بوو ویستی بپەڕێتەوە تۆ چی پێڵی؟ ویستی لە خیابانەکە بپەڕێتەوە بێ پێی بڵێ ناڵێ ئافەری بڵێ نەپەڕیتەوە هەتا خیابانەکە چۆڵە بێ ئەو کاتە بپەڕەوە باشە؟ باش. ئافەری چۆنی؟ باشی؟ ئەرێ ناوت چییە؟ نیشتمان نیشتیمانەوە دەموچاو بەچی وای لاتووە ها دەستیشە؟ کەفتگەم بۆ؟ خەریکم کایمانە کرد ئێ. هەواسم و احتیاجم نەکرد کەفتم لەکوێ؟ لە پارکە کەواتە نابێ بە پەلە بڕۆی بەڕێگە بۆ ئەوەی نەکەوی جارێکی تر ئاو لێ بێ من پێم ناخۆش هاوڕێکانم بکەون و ئەوە برینار من باشە؟ ئەگە ئەبێ ئەگەو لە خۆ بێ ئەبێ جارێکی تر کە یاریتان کرد کە وازیت کرد نێڵی بکەوی باشە؟ هەر بژیت ئافەری باشە تۆ لە مەدرسەی ئەرێ لە کلاسی چەندی؟ چوار لە چوار حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ ئەم دکتۆر دکتۆر ئافەری زۆر باشە هەر بژیت سەیری دووربینەکەکان بڵێن مناڵانی کوردستان هەمووتانمان خۆشەوێ مناڵان کوردستان هەمووتان ناخۆش دەوێت ئافەرین هەر بژیت یەکچە بڵێ قایب بۆ خۆتان هەر بژیت باشە پێتان خۆش بوو مناتم بۆ سنە ئەرێ حەزەکەنی ترە موجارێ بێمەوە ئەرێ ئێدە باشە کەواتە ئەبێ بەگوێ ڕێنماییەکانی مرکان نابێ بە مۆبایل و ئایپاد و تابلێت یاریکان باشە؟ باش. ئەبێ لە مەدرسە زۆر باش بن ئەبێ وانەکاتان بە باشی بخوێنن ئەبێ هاوڕێی باش بتۆزنەوە ئەبێ بە قسەی خانەوادەکاتان بکەن بە قسەی خێزانەکاتان بکەن باشە؟ باش. هەر بژین کاتێکی خۆش بۆیەوە خوا حافیز خواحافیز. خواتان لەگەڵ سڵام سڵام چۆنی؟ باشی باشی؟ خۆش سڵامەتی؟ ناوچەس؟ هیرات هیرات یعنی چی؟ خۆشەویست خۆشەویست ئەی حەزت لە ناوەکەی من نەزیتەڵە؟ ناوەکانمان بگۆڕینەوە؟ نا بۆ؟ حەزەکەی تۆ پێ بڵێن زیتەڵە منیش پێم بڵێن هیرات؟ تۆ حەزەکەی ئەی چی؟ ناوێکی خۆشە هیرات ئەی تۆ حەزەکەی پێ بڵێن زیتەڵە؟ ئێدە باشە هیرات باشە تۆ زووزوویەی بۆ ئەم یاریانە؟ بعض وەختێم و بعض وەختێکی تۆ حەزت لە یاریانەیە یان یاری ئایپاد و مۆبایل و کۆمپیوتەر ئەمانە بۆچی؟ ئەمانە خۆش ئەی یاری کۆمپیوتەر خۆش نییە؟ ئەوانش خۆشەوە لە ئەوێ باشە بۆچی حەزت لەمانەیە زیاتر؟ چونکە من چاوزای ناکەم ئافەرین چاوە زەعیف ناکە توانای بیرکردنەوە و کەم ناکاتەوە ئەم یاریانە سوودی زۆرە بۆ مێشکمان بۆ جەستەمان وەرزشێکیشە هەموو گیانمانە جوڵێ ئەو کاتە ئەتوانین زیاتر نان بخۆین ئەتوانین زیاتر بیر بکەینەوە ئەتوانین چالاکتر بین وایە؟ باشە هیرات لە مەدرسەی لە پۆلی چەندی؟ پۆلیس ئەچم بۆ سێ ئافەرین زۆر زۆر باشە هیرات باشە پرسیارێکی لێکە ئەگەر ویست لە شەقا بپەڕیتەوە لە خیابان بپەڕیتەوە بە چ شوێنەکە ئاپەڕیتەوە؟ لە خیابانە خەتخەتیە شیان خیابان پیادەڕەوە ئافەرین بەو شوێنانەیە کە خەتخەتێنی بۆ کراوە وایە؟ ئەی ئەگەر بەسەر و خەتانەیە نەپەڕیتەوە چی ئەبێ ماشێن لەسەرتەوە سێیان نا؟ ماشین لێتەدات و ڕاستەکەی کەواتە ئەبێ بەو شوێنانەیە پەڕینەوە کە مافی خۆمانە وایە؟ هیرات گۆرانی ێزانی؟ شعر دەشارێکە بۆ بڵێ يس هەڵسە لە خەو یە خەو بەسە سوور
خاص يس Yeah. سورة قواكي مدرسة Yeah. خو بس هاكا بو مدرسة آفرین هەر بژئیرە جانێت چۆڵی مێز بۆ خۆ لێبە دەی ئافرین زۆر سپاس بۆ تۆ وحەفیزیرات وە لەگەڵ سڵام سلام خاسی ئەرێ چۆنی هیچ باشی ئەرێ ناو چییە؟ ناو سۆژاس سۆژە ناوێکی زۆر خۆشە باشە تەمەنە چەنە تۆ؟ تەمەنە چەنە؟ پێنج ساڵە وایە؟ چیتەتە مەدرسە؟ نا ئەی حەزەکەی ئەیکە ماشین بۆ کلازیەک بەڕاست ئەی باشە حەزەکەی گەورە بیت و بچیتە مەدرسە؟ ئەرێ بۆچی؟ چەند گەورە میتر بخۆم بەچمە خیابە ئافرین زۆر باشە باشە پرسیارێکی لێکەم تۆ حەزەکەی ببی بە ڕەفیقی من؟ بۆچی؟ چۆن تۆ فرە باهوشی من تۆم زۆر خۆشەوێ فرە خۆشمەوێ تۆش منە خۆشەوێ؟ زۆر سپاس هاوڕێکەم بەڕاستی زۆر دڵخۆشم بە ناسینی مناڵی وەکو تۆ مناڵی ئاوا ژیری کوردستان باشە پرسیارێکی لێکەم ئەگەر چووی بۆ بازار لەگەڵ خانەوادەکەتا ئەبێ چی بکەیت؟ ئەشێ دەست مەمانم بگرێن ئەبێ دەستیان بگری بۆچی؟ چۆن گومەوەن ئافرین چونکە گومەبی باشە ئەگەر گوم بووی ئەبێ چی بکەیت؟ ئەشێ بڕم خەبەر بم بە پۆلیس ئافرین ئەبێ هەواڵ بێ بە پۆلیس بۆ ئەوەی ئەوان بە زووترین کات خانەوادەکە و ئاگادارکەنەوە بووگەڕێنەوە بۆ لایەوان وایە؟ ئافرین مناڵە ئازیزەکان ئەمە یەکێکە لە مناڵە ئازیزەکانی شاری سنە کە ئەمڕۆ پێ ئاشنا بوو بەڕاستی مناڵێکی زۆرژی کاڵە وریایە زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێ مناڵی ئازیزی شاری سنەیە ئەم بەرنامە جوانەمان پێشکەش کرد بە هەتا بەرنامەیەکی تر و کاتێکی تر بەخواتان نەسپێرین خواتان لەگەڵ